سڵاوتان لێبێت. زیارەتکارانی ئێران بە دەروازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بەرەو ناوەڕاستی عێراق خستن و بەم هۆیشەوە بۆ ماوەی 15 ڕۆژ هاتوچۆی گەشتیاران بە ئۆتۆمبیلی تایبەت و پاسی گەشتیاری قەدەغە ئەکرێت. ئەمڕۆ شەممە دەروازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بڵاوی کردەوە ئاگاداری هەموو گەشتیاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێران ئەکاتەوە ئەوانەی کە دەیانەوێت بە ئۆتۆمبیلی تایبەت سەردانی هەرێمی کوردستانیان ئێران بکەن تا 15 ڕۆژی دیکە ناتوانن دەشڵێت لە بەرهاتنی زیارەتکارانی ئێرانی بۆ بەشداریکردن لە مەراسمی چلەی ئیمام حوسێن و گرتنەبەری ڕێکارەکان هات و چوون بە پاسی گەشتیاری و هەروەها بە ئۆتۆمبیلی تایبەت بۆ ماوەی ئەم 15 ڕۆژە ڕائەگیرێت تا کۆتایی هاتنی پرۆسەی هاتوچۆی زیارەتکاران هەروەها ئاماژەی بۆش کردووە هاتوچوونی گەشتیاران بە پیادە و بەبێ ئۆتۆمبیل بە شێوەی 24 کاتژمێری و بە شەو ڕۆژ کراوێ و ئاسایی ئەبێت. هەوڵ و ناڕەزاییەکانی جوتیارانی پێنجوێن سەری گرتووەوە تا ئەمڕۆ لیژنێکی هەردوو وەزارەتی کشتوکاڵی عێراق و هەرێم سەردانی پێنجوێنیان کردووە و ڕێژەی بەرهەمەکانیان هەڵسەنگاند. دوای گەڕانەوەش هەردوو لیژنەکە هەردوو وەزارەت بڕیار لەسەر چارەنووسی بەرهەمەکانی کشتوکاڵی پێنجوێن ئەدەن. هێمن ئیبراهیم قایمقامی قەزای پێنجوێن کە هاوڵی لیژنەکە بووە بە 1964 ڕاگەیاند لیژنەکە لە پێنجوێن سەردانی ئالووە و چەند کێڵگەیەکی کشتوکاڵیان کردووە تا بزانن بەرهەمی کشتوکاڵی پێنجوێن بەشی چەند ئەکات. وتیشی شاندی وەزارەتی کشتوکاڵی هەرێمی کوردستانیان لەگەڵ بووە و دەیانەوێت دڵنیایی بدەن لە ماوەی 4 مانگی هاویندا پێنجوێن و بازیان دەتوانن ببنە سەبەتەی خۆراکی هەموو عێراق. قایمقامی قەزای پێنجوێن دەشڵێت لیژنە کشتوکاڵیەکەی عێراق دوای گەڕانەوەیان راپۆر دەدەنە وەزارەتەکەیان تا بڕیار بدرێت هاوردەکردنی بەرهەمی کشتوکاڵی ڕابگیرێت و بەرهەمی کشتوکاڵی پێنجوێن بگاتە بازاڕەکانی عێراق و ساغ بکرێتەوە. سلەیمانی دەیەوێت جەنجاڵی شەقامەکانی کەم بکاتەوە هەناسەیەک بەبەر شارەکەدا بکات. بۆ ئەمەش پرۆژەیەک بۆ دانانی هێڵی پاسی 24 کاتژمێری بۆ شەقامی 6 مەتریەکەی هەیە. پرۆژەکە بریتی دەبێت لە دابینکردنی پاسی مۆدێرن و گەورە کە نزیکەی 6 نەفەر ئەگرن بە شێوەی 24 کاتژمێر بەسەر شەقامی 6 مەتریدا سوڕێنەوە. سەدیق محەممەد بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی بە 1964 ڕاگەیان پرۆژەکە ئامادەی و چاوەڕێی بودجەن دابین بکرێت و دەست بە جێبەجێکردنی بکرێت. وتیشی گرنگی ئەو پرۆژەیە لە کەمکردنەوەی ئۆتۆمبیلی تایبەت و قەڵەباڵغیە لەسەر ئەو شەقامە هەروەها پاکڕاگررتنی ژینگە و سوود گەیاندنە بە هاوڵاتیان لە ڕووی ئابوووریەوە تا کەمتر ئۆتۆمبیلی خۆیان بەکاربێنن. بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی پێشنیار ئەکات کە کۆمپانیەکانی کەرتی تایبەت پرۆژەکە جێبەجێ بکەن. بۆ یەکەمین جار تیپێکی پایسکل سواری بە پاسکلەکانیانەوە چوونە سەر لووتکەی چیای هەڵگۆرتیەکێ لە پایسکل سوارەکان ئەڵێت بەچوون و گەڕانەوەیان 8 کاتژمێریان پێچووە. لووتکەی هەڵگور بە بەرزترین لووتکەی چیا لە هەرێمی کوردستان و عێراقدا ئەندرێت کە بەرزیەکەی 3607 مەترە. زیرەک زراریەکێک لەو پایسکل سوارانە بە 1964 وت پێشتر 4 پایسکل سوار بوون کە ئەو بڕیارەیان داوە بەڵام دواتر تەنیا دوانیان ماوەتەوە و ئەم گەشتیان ئەنجام داوە. زیرەک لەگەڵ هاوڕێکەی کەناوی کاروان محەممەدا پێش ئەوەی گەشتەکەیان بکەن پایسکلەکانیان لە لای وەستایەک تونند و تۆڵ کردوتەوە. ئاماژە بۆ شەکات سەرەتای گەشتەکەیان لە ناوچەی شیوێزار دەست پێ کردووە تا گەیشتونەتە سەر لووتکەکە 4 کاتژمێریان پێچووە کە گەڕاونەتەوەش تەنیا 2 کاتژمێریان پێچوە بەڵام ئەڵێ شەومان بەسەردەهاتووە و لایتمان بۆ ڕۆشنکردنەوەی ڕێگاکە بەکارهێناوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایە.